یعقوب ئەم ساڵیش تەنها خۆی و خانەوادەکەی بەبێ ئامادەبوونی بەرپرسان هاتوونە سەرگۆڕی شەهیدەکانیان کە ساڵی 2011 بەهۆی بردومانی فڕۆکەکانی تورکیا لە چیای کورتەک 7 ئەندامی خێزانەکەیان لەدەستدا. تا ئێستا بڵێم هیچ بەرپرسێکیان لایەنێک بە ئەوەی نەکردوونەوە بڵێم سەردانمان بکاتەوە کە بڵێن ئەو بنەماڵەیەکە قەرەبوو بکرێتوان قەرەبووی مادوومانەوەی بکرێتەوە هەتاکو ئێستا هیچ بەرپرسێک هیچ لایەنێک هاوکاری مادوومانەوەیان نەکردوونەوە بۆ بنەماڵەیە کە خۆیان بانی بەرپرسێک بانی بنەماڵەیەک کە بە تاکید کە سەدان بەرپرس ئەوی لە ئامادە دەبوون لێرە بۆ مەڕاستیمیاتکردنەوەیان. لەناو ئەو خانەوادەیەدا دایکێکی جەرگ سوتاو هەیە کە ئازاری لە دەستدانی کوڕوونەوەکانی هێزی لە ئەژنۆکانی بڕیوە و هاتووەتە ئەم گۆڕستانە و نزای لە خوددایە حەقی ئەم کارە ساتەی بۆ بسەنێ. ئەویش چەند ساڵە بەری من لێرەیە حەنان گوتۆ داکیایە حەنان ناهێناومە گەڵبانەکە ئێدەوە گوناح نییە گوناح نییە ئەدی من داگنیم ئەم بە خۆی نەکردبە وەیە ناننا ئەی بابی داخ تاوانی کوڕەکەم چ نەبوو کاسە بوو لۆخۆ لە بۆڵێیت و بانەی دەکرد تەمارتە و خەیاری دەکردن بەباری دەهینانەوە بین بەینداتەوە کنداکێ خۆ ئاوینانشی دەبردمەوە تا فێنێک دادات. وڵا بەرپرسان هەر خەریکی گیفانی خۆیانن هیچکە گوێ بە خەڵک نادەن حساب بۆ کەس ناکەن حسابی ئەوەی ناکەنەگە خەڵک چەند دڵ بە خەمان نەوەڵا بەرپرسانی چی هەر خەریکی گیفانی خۆیانن هیچکەنە. 6 ساڵ بەر لە ئێستا و عەسرێکی درەنگی 21 ئابی ساڵی 2011 بەهۆی ناکۆکیەکانی نێوان پەکەکە و تورکیا فڕۆکە جەنگیەکانی سوپای تورک قەندیلیان بردومان کرد و لە چیای کورتەک ئۆتۆمبیلی هاوڵاتیەکی مەدەنی گوندی بۆڵێ کەوتە بەر بردومانەکە و 7 ئەندامیە خێزان گیانیان لەدەستدا. لە دوای ئەو کارە ساتەش تا هەنووکە قەرەبووی ئەم خانەوادەیە نەکراوەتەوە و کەیسەکەیان نە لە حکوومەتی هەرێم و نە لە تورکیاش بەپایان نەگەیشتووە. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.